خود جگه شنازی من یه خواب خیلی ما مصور السلام ما مصور سيارة يا خواه خير آواز می‌نیه يا خواه خير قربان
ئێوارەیەکی بەهارە و پڕ جوانیتان باش، ئێواری جوانترین دیاری و کتێبتان باش، هەموو ساتێکتان خۆش و ژیان ئاسوودە بن. سەرەتا مەراسیمەکەمان بە ساتێ وەستان بۆی جوانی پاکی شەیدانی کوردستان دەست پێ دەکەین. بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکە و ڕێکخراوی CDOوە بە خێرهاتنێکی گەرمتان دەکەین بۆ ناساندن و خوێندنەوەی کتێبی کەشکۆڵەکەی عەبدوڕەحمانی کێنێن کە لەلایەن ڕۆژنامەنووس عەبدوڕەحمان ئەبوبەکرەوە نووسراوە. کتێبەکە ئەزموونی کاری ڕۆژنامەنووسان ڕۆژنامەوانی ئەو ڕۆژنامەنووسە لە خۆ دەگرێت. بە سوپاسێکی زۆرەوە دامەزراوەی کەریمی عەلەکە بە پشتیوانی دارایی بەڕێز دکتۆر تەها ڕەسوود وەک هەمیشە لە خزمەتی توێژی ڕۆشنبیران و نووسەران و ڕۆژنامەنووساندایە، ئەم جارەش دەستی ڕەنگینیان زیاتر ڕەنگین بوو بە چاپگەیاندنی کەشکۆڵەکەی عەبدوڕەحمانی کێنێن. و ئێستاش بە خۆشحاڵیەوە داوا لە بەڕێز مامۆستا شاخەوان سدیق بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک. فەرموو. ئامادەبوانی بەڕێز میوانانی عزیز هاوڕێیانی خۆشەویست هەموو لایەکتان بەخێر بێن. سەر و سەر چاو بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکەوە زۆر بە خێراتتانەکەم خۆشحاڵم ئەم ئێوارەیە کاک ڕەحمان توانی لێرە هەموومان کۆ بکاتەوە بە کەشکۆڵەکەی پێکەوە جارێکی کە لە دەرفەتێکا بە دیداری یەکتری شا دەبینەوە. لە ڕاستیە بەڕێزان ئەم کتێبەی کاک ڕەحمان لە چەند گۆشەنیگایەکەوە گرنگی خۆی هەیە. بۆ خۆتان نەزانن ئێمە وەک کورد ئەگەر بگەڕێینەوە بۆ مەسەلەی ئەرشیفی نەتەوەیی ئێمە لە بواری ئەرشیفا زۆر لاوازین و کەم و کورتێکی زۆرمانەیە. جا ئەو ئەرشیفە لە هەر ڕوویەکەوە بێ، ئەگەر ئەرشیفی تاکە کەسی بێ یا ئەرشیفی ئامی نەتەوەیی، بۆیە لەم بوارانەیە زۆر کەم و کورتیمانەیە. من هەمیشە و لە زۆر شوێنی تری ژوتومە زۆر باشەکەینەوانەمان کە لە بوارێ لە بوارەکانە ڕۆڵمان هەبووە یا لە ناو ڕووداوەکانە بووین یا توانیمانە لە شوێنێت جێدەستمان هەبێ بتوانین بیرەوەری خۆمان بنووسینەوە، چونکە بەوە توانین ئێمە ئەرشیفی نەتەوەی دروست بکەین کە بۆ نەوەکانی داهاتوو شتێک بەجێ بێڵین کە بزانین ئەوەی کە ئێستا و داهاتوش دروستە بێ لە خۆڕانیە، بەڵکو بەرهەمی هەوڵ و ماندووبوون و کارکردنی چەندین خەڵکە لەو بوارانەیە. کتێبەکەی کاک ڕەحمان ئەگەرچی بیرەوەری تاکە کەسی خۆیەتی، بەڵام لەو ڕۆ گرنگە کە ئەزمموی ڕۆژنامەنووسێکیش باسەکە کە لە قۆناغێکی گرنگ و کاریگەرە توانیوێتی لە دەستگایەکی کاریگەر و گرنگە کار بکە و جێپەنجەی هەبێ و ڕۆڵی هەبێ و دواتر بەشێکی کە لە ئەزمموونەکەی گەڕانە بە ناو گوند و دیهاتەکانی کوردستانە و بەر خەڵکی جۆرا و جۆر کەوتووە، چیرۆکی جۆرا و جۆری تۆمار کردو و بیستوێتی و توانیوێتی لەو ڕێگایەوە هەندێک لەو چیرۆکانە بگوازێتەوە بۆ ناو کتێبەکەی و جیا لەوەش توانیوێتی ئەزمموی کارکردنی خۆی لەگەڵ چەندین ڕۆژنامەنووسی بە ئەزممون کە ئێستا هەمویان لە چ ئەوانەی لە کەناڵی کێنێن ماون یا ئەوانەی لە دەستگاکانی تراکارەکەن، توانیوێتی ئەزمموی کارکردنی خۆی لەگەڵ ئەوانیشا تۆمار بکە و باسێک لەو قۆناغا گرنگ و کاریگەرە بکە کە هەرێمی کوردستانی لە ماوەی 15 ساڵی ڕابردووە پیا تێپەڕیوە و کاک ڕەحمانیش کە خۆی وەک ڕۆژنامەنووسێکی چالاک لە ناو گەرمەی ڕووداوەکانە بۆ توانیوێتی بەشێک لەو ئەزممونە بگوازێتەوە لە کتێبەکەی تۆمار بکە کە ڕەنگە بۆ ئێمەمانان کە ئێستا خۆمان لە ناو واقعەکەین ڕەنگە گرنگێکی وای نەبێت جگەلەوەی کە ئەوانەی کە لەگەڵ کاک ڕەحمان نزیک بوون بە خوێندنەوەی کتێبەکە ڕەنگە بزە و خەندە بکەوێتە سەر لێویان، بەڵام بۆ داهاتوو بۆ نەوەکانی داهاتوو دڵنیام کتێبەکە ئەهمیەت و گرنگیەکەی دەرەکەوێ و ئەزانرێ لەوێەوە کە جگە لەو زانیاریانەی کە کاک ڕەحمان گواستوێتەوە چ لە ڕووی مێژووی گوند و دیاتەکان و ئەو ڕووداوانەی کە لە ماوەی ئەو 15 ساڵیان ڕوویاوە ئەو کەسانی کە خوێنەری کتێبەکە بن ئەو گرنگیان بۆ دەرەکەوێت. ڕاستەکەی بە ڕێزانێمە لە ماوەی ڕابردووە لە دامەزراوەی کەریمی عەلەکە کاری جدیمان لەسەرەوە کردووە کە بە چاپکردنی ئەم جۆرە کتێبانە و بە دروستکردنی پۆستەر بۆ ئەو کەسانی کە لە ماوەی ڕابردووە لە مێژووی ئەم وڵاتەیە ڕۆڵ و کاریگەریان نەبووە جێپەنجەی خۆمان بەجێ بێڵین و ڕۆڵ و کاریگەریەکمانە بێکە لە پرۆژەی پۆستەری ناودارانی کورداکە
هزار کەسایەتی 1 ملیۆن پۆستەریان بۆ دروستەکرێ ئێمە هەوڵمان داوە هەم ناویان بە زیندوی بێڵینەوە و هەم بەنەوەی نوێیان بناسیێنین کە ئەوە بەشێکە لەوەی کە ئێمە هەوڵمان داوە ئەرشیفی نەتەوەی دروست بکەین جالەوە بە چاپکردنی کتێبەکان چ لە دامەزراوەی کەریمی عەلەکە و چ لە ڕێکخراوی دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان هەوڵمان داوە چەندین کتێب کە بەس لە دەستگای جەمال عیرفان زیاد لە ئەگەر بڵم سەدان ناونیشان کە هەزارەها کتێبەکە تا ئێستا چاپ و بڵاو کراوەتەوە ئەمە جگەلەوەی کە بەشێک لەو کتێبانەمان گواستوێتەوە و کتێبخانەیەکی گەورەمان پێ دروست کردووە لە ناو کۆمەلگای پەروەردەیی مارگرێت و لە ناو قوتابخانەکەی بۆ ئەوەی ئەو نەوە تازەی کە لەوێەوە جارێکی تر دروستە بنەوە ئەمانە بناسن بە ڕێزانان دێجار ئێمە لەم جۆرە بیرەوەریانەیە بەر مێژووی ناساندنی یاخود ناسینی نێوان من و کە عەبدوڕەحمان پێش ئەو کتێبە بۆ چەند دانیشتنێک بۆ چەند بەسەرهاتێکی زۆر بەسیتە بەڵام پەیوەندیان بە ناوەڕۆژی کتێبەکەی کە عەبدوڕەحمانەوە هەیە تازە کە هێنێم دروست بوو من بەرپرسی هەواڵ بووم سترێسێکی زۆرمان لەسەر بوو بۆ کاتژمێر 8 گەشتی هەواڵەکانمان ئامادە ئەکرد من خەریکی ریزکردنی هەواڵەکان بووم هەڵێکیان نەبێت و کێشەی نابێت کە لەم لاوە بە دەنگێکی بەرزی گڕی ناخۆشەوە گوتی دەسەیرێکی ڕاپۆرتەکەی منیش بکە ئاڕوومدایەوە ئەم پیاوە بوو گوتم کاکە بۆستە با من تەواوی کەم بەسەر چاو دێم گوتی خەر من پەلەما ڕۆم گوتم عەبدوڕەحمان بۆستە با نەتخەمە خوارەوە لێرە پێکەنی گوتی هەی لەو سەر نووسەرە ڕۆژێکیان لە ساڵی 2009 من لە سەنتەری کۆمپیوتەری نابینایان کارمە کرد نامیکەیەکی بچووکم دروست کرده بوو بۆ فێرکردنی نابینایان چۆن نابینایە فێری کۆمپیوتەرەکەی چۆن نابینایە کۆمپیوتەر بەکاربێنێت وەکو هەر کەسێکی ئاسایی خەریکی هەواڵ بووم ڕۆژێک لە ناوەندی هەواڵە کاک عەبدوڕەحمان وتی کا عەبدوڕەحمان ئاوە نایەنە کەسیش کرد کاکەر ئاوا بۆ بۆیە لەی شوێنە جێگای نەبۆتەوە کا عەبدوڕەحمانیش گوتی مامۆستا گوتیەوە کێشەیەکی زۆر بەسیطیە بوو زۆر سادە بوو لە بەرنامەی وەردەکەما گوتی نازانم بۆ وەستاوە بۆ ئیش ناکات ئەزانی بۆم چاکەی گوتم عەبدوڕەحمان من نابینا فێری کۆمپیوتەرەکەم تۆ چیت کا عەبدوڕەحمان یەکێکە لەو پیاوانەی کە ڕەنگە هەر کەسێک لە ئێمەمانان ئاساییە بەپێی پسپۆریەکەمان بەپێی کارەکەمان کەسێک بین لە ڕووی کۆمەڵایەتی شەو کەسێکیکە بین سروشتیە ئینسان وا بێت ببورن کاک دکتۆر تەها ڕەسوڵ شتەکەم بە مامۆستا چۆلی بڕیوە کە میشەکە هەڵە نایڵە هێشکا کاک دکتۆر تەها ڕەسوڵ جەنابی حزوری لێرە هەیە سپاسێکم کە میێوارە ئێمەی بەسەر کردەوە کە میشا لەگەڵ و توێژی ڕۆژنامەنووسان و ڕۆشنبیران و خەڵکی شاری سلێمانیدایە دەستی بەدەستی هەمومانەوەیە بۆیە ئەمەوێ پڕ بەدڵ سوپاسی گەورەی ئەو پیاوە بکەم کە پیاوەکە لێوان لێو لە خۆشەویستی لە ئازایەتی لە مەردایەتی دەست و دڵی کراوەتەوە بۆ خزمەتکردنی شاری سلێمانی لە زۆر بواری ئەم شارەدا کاک دکتۆر تەها ڕەسوڵ گەورەی نوانوە خزمەتی کردووە و کتێبەکەی منیش بوو بە چوە سەر ئەو خەرمانە خزمەتە گەورەی کە ئەو پیاوە گەورەیە بەم شارەک دەدی نمونەی زۆر بێ کاک دکتۆر تەها ڕەسوڵ منیش چوومە ڕیزی ئەو کەسانەی کە هەمیشە خۆمان بە قەرزاباری جەناب دەزانین سپاس بۆ گەورەی دووبارە بەخێر بێ سەر و سەرچامان
چکە بیستم کە کاتت کەمە و ئەتەوێ ئۆغرکەی ئێمە لە خزمەتان حەزم پێشەوەی بڕۆی ئەگەر چی خۆت حەزت بە وەسف نییە بەڵام وەکۆی کە لە دڵما بوو کە ئەم قسێ بە جەنابەت لە بەردەم ئەم میوانە بەڕێز و ئازیز و خۆشەویستانە بڵێمە بکەم و دووبارە سوپاس بۆ گەورەی کاکتۆریان. هەر بەو بۆنەوە منیش زۆر سپاسی بەڕێز دکتۆر تەها ئەکەم کە یەکەم کتێبم لە ساڵی 2013 بە هاوکاری ئەو چاپکرا. زۆر سپاس دەکەم و هەمیشە بەدەم نووسەران و ڕۆشنبیران و هەموو ئەوانە بۆ کە پێویستیان بە هاوکاری ئەو ببێت سپاس دەکەن. کە عەبدوڕەحمان وەکو سەرەتا وتم لەو کەسانەیە کە تایبەتمەندیی هەیە جیایەکاتەوە لە خەڵکی کرد. تایبەتمەندی کە عەبدوڕەحمان پێشتر وتم کە هەموو کەسێک ئاساییە لە ژیانی پسپۆری خۆی دەهات مامۆستایە مامۆستا بێ لە ماڵەشەوە کەسێکی کۆمەڵایەتی بێ ئەندازیارە ئەندازیار بێ پرۆفیشناڵ بێ بەڵام لە ماڵەوە کەسێکی ئاسایی بێ بەڵام ئەوەی عەبدوڕەحمان لە هەموو کەس جیاکاتەوەی عەبدوڕەحمانە لە تەلەڤیزۆن بێ لە ڕۆژنامە بێ لە ماڵەوە بێ لە گەڕەک بێ لە مزگەوت بێ لە تەعزیە بێ لە هەرچێ بێ بەڕاستی ئەمە تایبەتمەندێکی زۆر سەیرەکە لەم پیاوەدا هەیە لێ بکەی لە ئەمڕۆ لە سلێمانیەوە بچێ بۆ مووسڵ کاتی خۆی من دەموت بچێ بۆ فەلوجە کە فەلوجە زۆر خەتەر بوو عەبدوڕەحمان نەیدەوت ناچم و چۆنە بێ ئەیگوت کەی بڕۆم چۆن بڕۆم بەچی بڕۆم. ئەمە تایبەتمەندیەکە کە لە کاک عەبدوڕەحمانە هەیە وەکو ڕۆژنامە نووسێک بەڕاستی شایانی ئەوەیە کە نمونەی لەم شێوەمان هەبێ بۆیە لێرەشەوە هەنگاو دەنێت بۆ باسکردن لە کەشکۆڵەکەی کە کەشکۆڵەکەی لەو بابەتانەیە کە من پێداچنەوەم بۆ کردو خوێندومەتەوە سەرنجی خۆم لەسەری پێوتووە لە دوو بەش پێک دێت بەشێکیان سەرنج و تێبینیەکان و ئەزموونی کاری خۆیەتی بەشێکیش وێنە و ئەلبومەکانێتی کە لە ژیانی ڕۆژنامەوانی خۆی تۆماری کردوون و لە کەشکۆڵەکەیدا جێگای کردوونەتەوە. ئەزموونی کە عەبدوڕەحمان ئەزموونی هەر کەسێکە کە بێوێت لە کاری ڕۆژنامەوانی ئیشکات ئەوەی لە میدیا ئیشی کردبێت یاخود کاری ڕۆژنامەوانی کردبێت ئەزانێ کارێکە پڕێتی لە هەوراز و نشێ و کارێکە پڕێتی لە سەرما و گەرما پڕێتی لە خۆشی و ناخۆشی پڕێتی لە ڕووداوی ترش و شیرین لە ناو هەموو ناخۆشیەکانە لە پڕ ڕووداوێکی خۆش ڕوەدات لە ناو هەموو خۆشیەکاندا لە پڕ ڕووداوێکی ناخۆش ڕوەدات. کە عەبدوڕەحمان هەڵساوە بە سەلیقەی ئینسانی خۆی وەکو ڕۆژنامەنووسێک ئەزموونی تایبەتی خۆی چەند ساڵی کارکردنی خۆی نزیکەی 25 ساڵی کارکردنی خۆی لەم کەشکۆڵەدا کۆکردێتەوە. هیوادارم ئێوەش بخوێننەوە بۆی سەرتان نێشێنی هیوادارین خۆتان بیخوێننەوە بۆ ئەوەی لە ئەزموونی ڕۆژنامەنووسێک لە کۆمەڵگایەکی تازە کەوتووە ناو بواری میدیا و ڕۆژنامەوانی تێبگەین کە میدیای ڕاستەقینە بۆ ئێمە بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە دەست پێ دەکات بۆیە ئەم ئەزمونێک عەبدوڕەحمان و ئەم کەشکۆڵەش ئەزمونێکە لە ئەزموونی ڕۆژنامەوانی یاخود ئەزموونی ڕۆژنامەوانێکی ئێمە کە خۆی پێگەیاندووە خۆڕسکانە هاتووە خۆی پێگەیاند و ئێستا هاتووە ئەزمونەکەی خۆیمان بۆ جێڕێتەوە. هیوادارم بیخوێندنەوە لە خوێندنەوەی وەکو چیرۆکەی وەکو حکایەتێک وایە کە ننکەکانمان بۆمانیانە جێڕایەوە داپیرەکانمان بۆمانیانە جێڕایەوە حکایەتێکە خۆشە هەموومان بیخوێنینەوە دڵنیا بن کە چێژی لێ ئەبینن. زۆر سپاسان دەکەم و جاریشکە ئێوارەتان باش. سپاس مامۆستا جۆری. سپاس بۆ مامۆستا جۆری دووبارە سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست. من لە کتێبەکەم بەوە دەست پێ کردووە کە چۆن دروست بوو. لێرە چەند کەسێکەیە بە جەنابی کاک دکتۆر چۆلیشەوە هاوکارم بوون دەستیان گرتووم و دروستیان کردوم. ئینسان خۆی بە تەنالەوانە نەتوانێت زۆر بکە بەڵام هاوکارەکانی کەسێکە بێ بە هاوکاری ئەتوانێت باشترین کار بکات. مامۆستا عەدنان عوسمان برای بەڕێز و خۆشەویستم لە ڕۆژنامەی هاوڵاتیەوە دەستمان پێکردووە کاک ئامانج خەلیل شایەنی کارەکانمانە کە ئەویش لێرەیە. ئەو پیاوە بووە هۆکاری ئەوەی کە من خۆم حەز و ئارەزوویەکی تایبەتم لەسەر کارەکەەوە بەڵام عەدنان عوسمان بوو هۆکاری ئەوەی من زیاتر حەزم لێ بێت زیاتر هەوڵ بدەم زیاتر مادوم. کتێبەکەی من لە کەسمان هەموو شتەکانمان وەکو یەکوا بوو یعنی شتێک نەبوو بۆی کە بڵێن ئەم کەسە ئەو کەسە ناناسیە ئەو شتە ئەو قسە لە ئەو کەسە نەکەین واتە ئێمە خانەوادەیە بووین هەمومان بە یەکەوە بووین. کتێبەکەی من مێژووی زیاتر لە 30 گوندی تایبەتی کوردستان هەڵبژاردۆ بە مێژوو جوگرافیاوە دامناوە. کتێبەکە چەندین زیاتر لە 1000 وێنەی تایە ئەو ڕۆژنامەنووسانەی بەریەکەوتنمانە بووە ئەو کەسانی کە شانسمە بۆ وێنان لەگەڵا بگرم لە کتێبەکە دامناوە
هەموو ئەو گوندانەیە ئەو دیانەی کە چووم ئەو خەڵکە کەسایەتی ئەو پیاوە بەڕێزانە ئەو خوشکە بەڕێزانە ئەو دایکە بەڕێزانەی لەو دیانە بوون شانسم هەبوو ڕستمیان لەگەڵا بگرم ڕستم لەگەڵا گرتن و لە کتێبەکە دامناوە مێژووی هەموو دیەکانم بە شێوەیەک نووسیوەتەوە کە بە تایبەت ئەو خوشک و برانی کە تازە دەستپێکەن دەستپێکی کاریانە چکارانی عەدنان عوسمانێکیان دەست نەکەوێت بەڵام ئەوەی عەدنان عوسمان لەگەڵ مناکردی لە کتێبەکە هەیە ئەتوانن سوود لەو کتێبە ببینن و بخوێنەوە ئەزمموی لێوەربگرن هەنگاو بنێن بۆ ئەوەی کە کاری باش و چاکتر بکرێت چکە ئێمە گەلی کورد مێژومان نەماوە مێژومان نییە مێژومان دیار نییە بۆیە هەر کەسە و لای خۆیە بتوانێت ئەزمموی ژیانی خۆی یا ئەو کاری کەیکا بە کتێبێک یا بە پەرتوچێکی بچووکی ژەبی خاتە ڕوو بۆەوەی کە نەوەکانی داهاتومان کەمێک بزانن کە ئێمە چیمان کردووە من دووبارە سوپاسانەکەم ئەمەوێت لێرەوە بەبێ ئەوەی کە هیچ شتێ بکەم سوپاسی کەناڵی کێرن کەم کە دوو ڕۆژە سەرقاڵی منن بەوەی کە چەندین راپۆرت و بەرنامەیان لەسەر کتێبەکەم کردووە سپاس بۆ جەنابی کاکداهێن بۆ کاگازا بۆ کاگجوانڕۆ هەموو ئەو هاوڕێیانم لە کێنێنن و سپاس بۆ کاک سیروان ڕەشید لە دەستگای میدیای زەمەن کە ئەوانیش گەورەیان نوان سپاس بۆ هەمووتان هەموو هەنگاوێکتان لای من هەر پێوانە ناکرێت ئەوەنە گەورەیە لای من هەنگاوەکانتان لەسەر چاوانە یاخوا بەخێر بێن گەورەتان کردم کۆمەڵێک هاوڕێ و عەزیز و خۆشەویستەیە ینی کە بەهاتنیان زۆر خۆشحاڵم ئەگەرچی یەک بە یەکتان بۆ من وازانم کە گەورەترین خەڵاتان ناوە پێم گەورەترین خەڵات پێشکەش بە من کراوە کە ئێوە ئەمڕۆ لێرن دووبارە بەخێر بێن سەر و سەرچامان یەک داواکاریمەیە سپاسێکی ئەو مامەسا فۆزیە بکەم مامەسا سامان فۆزی بکەم کە ئەویش ماندوو بووە لەگەڵمانەوە وەکو ڕۆژنامە چەندین خولی پێوتین پێشکەشی کردوین کە هەوڵیاوە لەگەڵمان حەقانی ئێمە بەوەفا بین بەرامبەر بەو کەسانەی کە ئەگەر چاکیشمان بۆ کرد دووبارە بەخێر بێن سپاس بۆ گەورەیتان شادمانم خۆشحاڵم کە بەرامبەر ئێوە دانیشتوم ئێوە گەورە و منیش خزمەتکار و بچووکتانم زۆر زۆر سپاس دووبارە
گەورە بووم کە لە خزمەت ئێوەی بەڕێز و ئەم ئێوارەیە هەمومان بەیەکەوە کۆبوونێتەوە کاک شاخەوان وتی ئەم کەشکۆڵەی بەندە هەمومانی کۆ کردەوە هەموو دەم و چاوە جوانم هەموو خەڵکە بەڕێز و خۆشەویست و ڕۆشنبیر و نووسەر و مامۆسای زانکۆ گەورە بووین بەوەی کە لە خزمەتانین.